یەکە ئیدارەکانی ناحیە وارماوە تا ئێستا نەیانتوانیوە شوێنێکی گونجاو بۆ کاسبکارانی ناحیەکە دروست بکەن و بە ناچاری لە نزیک ڕێگای سەرەکی سلێمانی ئیدارەی گەرمیان بەرهەمەکانیان ساغ دەکەنەوە. ئەوەش ئاستەنگی هاتوچۆی بۆ شۆفێران دروست کردووە. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا شوێنێک بۆ ئەو کاسبکارانە دروست کرا، بەڵام هەرزوو بەهۆی دووری و خراپی ئەندازەی بازاڕەکە ڕەتکرایە و نەبووە جێگرەوەیەک بۆ فرۆشتنی کەلوپەلەکانیان. سەرۆکی شارەوانی و بەڕێوەبەری ناحیە وارماوە تا ئێستا چەندین جار لەگەڵ نوێنەری کاسبکاران کۆبوونەتەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە، بەڵام بێ ئەنجام بووە. تقریبا دەوری پانزدە شەوی دوێ ماینۆ ئیتر ئەو بۆ سەعات دوو خەڵکی ئەمناولا ها لە شوێنەکەی هێمان لەو بەرەوە ئەوەسا 100 کیلۆ تەمەند 200 کیلۆ تەمەتە تا 500 کیلۆ تەمەندەی تا سەرفا کرد، هەر لە سەرەوە لە عەرەبانەوە مشتێک ئەمان ئەمجا هێمن لەم بەرەوە سوێقە تەمەتەمان بۆ نەفرۆشیە خوا ئیزانیە سەی تەمەندەی خۆم کردووە ئەزان لەسەر مێزەکەم چۆن کەس نەها بۆ ئەم بەرەوە ترسی سیارەی بوو یا پیایە پیرە یا مناڵە سایلی دادویا لەسەر ئەو مێزی خۆمە سوێقە تەمەتە بە 3 ڕۆژ نەڕۆیشتووە خراپ بۆ خەسەر بۆ لوێ تێگەی ئیتر ئەوە بوو هێمە هاتوون بەلای مامۆستا ڕەشی وتم مامۆستا ڕەشی شتەکە ئاوان ناکرێت ئێمە داوای دەکەن کوبراکی باش هاوکاریمان بکە با بکەین ئەو بەرەو تێگەی ماڵی ئاوا بێ و هاوکاری کردین ئەوە بۆ چونە شوێنی خۆمان وتم مامۆستا هێمە لەم بڕوە و خەڵک لەو بەرەو شتە فرۆشتە شوێنەکە هێمە ناکرێوانە پۆلیسات هەر چارەسەر نەکریە هەرچی ئەمنە مراقیبیان هەروها چارەسەر نەکریە ئەوە بوو ئێمە گەڕێنەوە کەپەکەمان هەر هەمووی یەکی نەفەری 300 تا 400 هەزار دینار سەرفمان کرد زرەمان تیا کرد هەمومان ڕووخاند و عینی مادە چوونە بۆ ئەو بەرەوە بۆ شوێنی خۆمان. لایەنی ئیداری سنوورەکەش هۆکاری چارەسەر نەکردنی ئەم گرفتە بۆ نەبوونی بەدیلێکی گونجاو بۆ ئەو کاسبکارانە دەگەڕێنێتەوە و نایشارێتەوە. نایەنەوێت هیچ گرژیەک لە نێوان ئەوان و کاسبکارانی ئەو بازاڕە دروست بێت لەبەر ئەوەی نزیکەی 200 خێزان بژێوی ژیانیان لەسەر ئەو بازاڕەیە. ئێمە لە ڕابردووە شوێنێک دروست کراوە لەسەر بجێ پارێزگای سلێمانی بۆ سەوزەفرۆش و میوەفرۆشەکانی ناو بازاڕی وارماوە ئەوانەی کە لەسەر عاربانە و مێز ئەو شتانە دەفرۆشن، بەڵام لە ئێستادا دیارە دوای دیراسەکردنی بابەتەکە شوێنەکە ڕەنگە دیزایانی شوێنەکە زۆر گونجاو نەبێ بۆ ئەو کارە لەبەرەوە تەجیلکردنی ئەو بابەتەمان تەجیل کردوێت تا ئەو کاتی پێداچوونەوەیەک دەکەین بە دیزایانی ئەو شوێنە. کێشەکە قەرەباڵغیەکی زیاد لە حەد قەرەباڵغەیە کە یێتە سەر جادەی سەرەکی و ڕێگەی هاتوچۆی دەربەنی خان وارماوە بە جادەی سەرەکی سلێمانی بە ناویاڕوە قەرەباڵغەیەکە بە شێوەیەکە کە ناڕزایی لێ بکەوێتەوە ئێمە ناچارین لەو بوارە ڕێکیان بخەین. شار باشێر هەرچەندە لە بنەڕەتدا دەبێت ڕێگای سەرەکیەکان لە دەرەوەی شارەکان بن، بەڵام تێپەڕبوونی ڕێگای سەرەکی سلێمانی ئیداری گەرمیان کە ڕێگایەکی گەشتیاری و بازرگانیە گرفتێکی دیکە بۆ پیشەوەرانی ئەو بازاڕە دروست کردووە و بە دروستکردنی بازارێکی گونجاو کێشەی قەرەباڵغی ئەو ڕێگایەش چارەسەر دەکرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زۆر.